بەڵێ بینەران بۆ زیاتر زانیاری وەرگرتن لەسەر ئاساییکردنەوەی ژیان لە سەنتەری پارێزگای سلێمانی دوای ئەو قۆناغ و ئەو ڕێکاری و ڕێنمایانە دەرکرا بۆ خۆپارێزی لە کۆرۆنا ڤایرۆس هاوکارمان ڕامیار عوسمانمان لەگەڵ ڕامیار بەیانیت باش سڵاوت لێبێ تازەترین زانیاریەکان بۆ ئاساییکردنەوە هێورکردنەوەی ژیانی هاوڵاتیان لە شاری سلێمانیە چی هەیە؟ بەڵێ شوان سڵاوی خواتان لێبێ بەیانیتان باش و بەیانی سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش باش. دیارە لە شاری سلێمانی دوای ئەوەی کە قایمقامیەتی سلێمانی کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ئەنجامدا بڕیاری داکە بازاڕەکانی سلێمانیش هاوشێوەی بازار و گەڕەکەکانی تری شاری سلێمانی کە لە قۆناغ یەکەمی ئاساییکردنەوەی ژیان دوکانەکان کرانەوە. ئێستاش ئەمڕۆ قۆناغێکی تری ژیان دەستی پێکردەوە لە سلێمانی ئەویش کردنەوەی بازاڕەکانی سلێمانیە. دیارە لە ئێستادا وەکو دەبینن جم و جۆڵی خەڵک لە بازار لە سنتەری شار دووبارە جارێکی تر دروست بووەتەوە. یعنی ئەگەر هەفتەیەک بەر لە ئێستا باری تا ئێرە هیچ کەسێک نەدەبینی شوان، بەڵام ئێستا دمجۆڵی هاوڵاتیان دروست بووەتەوە، کاسبکاران هاتوونەتەوە سەر کارەکانیان تا ئەندازەیەکی باش خەڵەباڵقی پێوە دیار، بەڵام لەگەڵەوەشتا هاتوچی ئۆتۆمبیل تا ئێستا قەدەخەیە. وەکو دەبینن هیچ ئۆتۆمبیلێک ناتوانێت بە سنتەری شاری سلێمانیە هاتوچۆ بکات، تەنها ئۆتۆمبیلەکانی فریاگوزاری و ئەوانەی کە ئۆتۆمبیلی حکومیان پێدەوترێت لەگەڵ بەشێک لە هێزە ئەمنیەکان هاتوچۆی ئاسایی هاوڵاتیان بە ئۆتۆمبیل لە نێو سنتەری شاری سلێمانی تا ئەو ئێستا بە هەمان شێوە قەدەخەیە. بەرەبەرە دوکانەکان ئەکرێنەوە و خەڵک ئەچێتەوە سەر ئیش و ژیان بەرەبەرە ئاسایی بێتەوە. من هەر حەزەکەم دکتۆر ئارازیش وەرگرم. دکتۆر ئازاد ئەندامی لیژناوبەشەکانی قایمقامەتی سلێمانیە، بزانین لەسەر خۆپارێزی خەڵک بینین ماسکی پێ نییە. دکتۆر ئەو ئاساییە؟ طبعا بەڵێ جەنابیشت مخالفی خۆشی پێنە سەرپێچیت کردووە. خۆی لە دوێنێ ئەو کۆبوونەوەیەکرا لە قایمقامەتی قەزای مەڵبەندی سلێمانی مەسەرپەرشتی کاگ ئاوا لەگەڵ لایەن پەیوەندیدارەکان هەندێک بڕیاردرا لەسەرکردنەوەی هەندێک شوێن لە ناو شاری سلێمانی، ئەویش لەبەر بژێوی و ژیانی هەندێک کەس کە بژێویان خراپ بووە وەکو خاوەن دوکانەکان. ئەمەژەوە ناگەێنێ کە بڵێن ترس لەسەر خەڵک نەماوە، ئەم ڤایرۆسە نەماوە، چکە هەتا تەنها کەسێک لە جیهانە ئەم ڤایرۆسە هەبێت ترس لەسەر مرۆڤایەتی هەیە، ئەبێ ئێمە بە وریایی و مامەڵە بکەین. چەند خاڵێک پێش کە بەوەی کە هاوڵاتیان و هەم شوێنکارەکانیش پابەندی ڕێنماکانی خۆپارێزی بن، چکە خۆپاراستن هەمیشە وتمانە باشترە، چاکترە، ئاسانترە لە چارەسەرکردن. ڕێکارەکانی خۆپارێزیش بەکارهێنانی دەستکێش و ماسکە لەلایەن هاوڵاتیانەوە لەلایەن شوێنکارەکانەوە، ئەو شوێنانیش کاکرێنەوە ئەبێ زۆر بە وریایی و مامەڵە بکەن بۆی هەموو خەڵک دوور بێت لە نەخۆشی. و چەند خاڵێکی خراە ڕوو لەوانە کە ئەو کەسانی کە نەخۆشن هەوکردنی کۆندامی هەناسەدانیان هەیە دوور بن لە نێنە ناو بازار و شوێنکارەکانی، یعنی خاوەن شوێنکارەکانش بە هەمان شێوە هەروەها بەکارهێنانی دەستکێش و ماسک، هەروەها لە قەرەباڵغی دوورکەونەوە، هەروەها دەست نەدەن لە شتەکان کەن ناو بازار، و ئەگەر دەستیاننا لە هەر شتێک دەست نەبن بۆ چاو و دەم و لووتیان خێرا دەستیان بشۆن، واروای یەک کەس لە ئەندامی خێزان بێتە ناو بازار. من شتێکی ترم ئیزافەکردووەکو لایەنی تەندروستی ئەڵم مناڵیش مەهێنن، ئەو کەسانی کە بەتەمەن بانەیەن، ئەوانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە بانەیەن، زۆر ئیشی زەرورت نەبوو مێنە ناو بازار. دکتۆر دەستخۆش بێت ئەوانەی کە دوکانەکانیان کردوتەوە بەنمونە ئێوە ڕێنماییان پێدەن، ڕێنمایی تەندروستی بۆی کە ئەوانەی کە ئێوە پێتان وتو بەکاری بێنن، یان لە حاڵەتێک ئەگەر هاتو دوکاندارەکانی ئەو شوێنانی کە کراونەتەوە لە ئێستا لە سەنتەری شاری سلێمانی ڕێنماییەکانی ئێوە جێبەجێ نەکەن، ئێوە سزا دەدرێن ئەو شوێنانەیان هیچ سزایەک نادرێن؟ ئێمە وتومانە ڕێکارەکانی خۆپارێزی پەیڕۆ بکەن، ئەگەر پەیڕەوی ناکەن ئەوە شوێنەکانیان داخرێ و تووشی ئیجراعاتی یاساییش بن. ڕامیارەگەرە لە کاردکتۆر بپرسی ئەو دوکانانەیە کرێنەوە تا سەعات چەند کراوە بن؟ ئایا بە شەو هەنێک لەو مارکێ با بڵێن لەو مۆڵانەی کەوا بەتایبەت کەوا وەکو جلوبەرەگە فرۆشن یاخود ئەو دوکانانەی کەوا دوکانی فرۆشتنی جلوبەرگن، چکە خۆت دەزانی وەرز بەرەو گۆڕانکاری بەسەر دێ، ڕەنگە بەشێکی زۆر هاوڵاتیان بیانەوێ پێویستیان بە کڕنی جلوبەرگی هاوی نەبێ، ئەوانە بە شەودا کراوە دەبنیان هەر بە ڕۆژ کراوە دەبن؟ بەڵێ شوان ئەوە بە پێی ڕێنماییەکەی قایمقامیەتی سلێمانی کە دەری کردووە لە کاتژمێر 6 بەیانیەوە بۆ 5 ئێوارە کراوە دەبن دوکانەکان، یعنی لە دوای ئەو وادەیەوە قەدەغی هاتوچۆیە لە شاری سلێمانی و دوکان و بازار و سەرجەم شوێنەکانی تر بەیگومان داخراو دەبن، واتە ناتوانن کاسبی خۆیان لە دوای کاتژمێر 6 ئێوارەوە
لە بازارەکاندا بکەن ینی ئەو بە پێ ڕێنمایەکانی قایمقامەتی سلێمانیە کە دوێنێ لە دوای کاتژمێر دوی پاشنیوەڕۆوە ئامادەکاریان کرد بۆ ڕاگەاندی ڕاگەندراوەکەەوە کاتژمێر 6 خولەکی شەویش کۆنگرەیەکی ڕۆژنامەیان ئەنجامدا و تێدا ئاماژە بۆ کرا کە لە کاتژمێر 6 ئێوارەوە بۆ لە کاتژمێر 6 بەیانیەوە بۆ 5 ئێوارە دوکانەکان دەتوانن کراوە بن ئیش و کاری خۆیان بکەن دەمێ ئێستا ئەگەر هاوکارم بەشێک لە دیمەنەکان بگوازێتەوە شەقامی مەولەویە کە جوڵەیەکی باشی تێکەوتێتەوە خەڵک هاتۆتەوە سەر ئیش و کاری خۆیان و ینی جموجۆڵی بازار خەریکە دەست پێکات و هاچەنە ئێستاش بەشێک لە دوکانەکان تا ئێستا نەکراونەتەوە ئێستا و دوکانانە بنمونە سنتەری شاری سلێمانین نازانم هۆکارەکەی کە لەواچە خۆیان بنشکێ ڕێگەیان پێدراوە بیکەنەوە بەڵام نیان کردوێتەوە لەواچێ بەرەبەرە سامڕۆ یەکەم ڕۆژی دەستپێکردنەوەی بازارەکانی شاری سلێمانیە احتیمالی هەیە لە ڕۆژانی ئایندەدا بەرەبەرە قەرەباڵقی بە سنتەری شاری سلێمانی و دووبارە جارێکی تر دەست پێ بکاتەوە ڕامیار خەڵکێکی زۆر لە پشتی تۆ دەردەکەوە وەروە بە خۆشتەوە هیچ کامتان دەستکێش یاخود ماسکتان بەکار نێناوە لەوێ ئەو لیژنانەی کە لەوێن ڕێنمایی دەدەنە خەڵکی یاخود ماسکیان پێ وەکو دیارە یاخود هیچ کەسێکاتووە مەسەلەن ئەگەر بە پارەش بێ یاخود بە دیاری بێبیدا بۆ خەڵکە بۆی بە ماسک و دەستکێشەوە بسوڕێتەوە وڵا بێگومان نەخێر شوان ینی ئەمان تەنها ڕێنمایی دەدەن بە خەڵک ئەگینا ماسک و دەستکێش نییە تابیدەن بە خەڵک و لە سلێمانیش قەیرانێکی ماسک و دەستکێش لە ئێستادا دروست بووە ینی زۆربەی شوێنەکان هاوڵاتیان و خەڵکی تر ئەگەڕێن بۆ ماسک و دەستکێش بەڵام دەست ناکەوێت قایمقام ئێوارە شەوی ڕابردوو ئاماژەی بۆ کرد کە ئاسانکاری بۆ کەسان ڕامی ڕۆژمان لە سلێمانی لەگەڵمانە زۆر سپاس بۆ زانیاریەکانت.